ئێمە لە شاری زەیتونە وەکو بژمێرەکان هاتین سەرژمێری بکەین لە شاری زەیتونە لەبەر زۆری ڕێژەی دانیشتوانی زەیتونە کە عەرەبن من یەکێک لە بژمێرەکان کە کێشەی تێگەیشتنی عەرەبیم هەیە بۆیە وەکو هاوکاری باوکم لەگەڵ خۆم هێنا و تاکە کێشەش کە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە کە ماوەیەکی زۆر لە هەندێک لە ماڵەکان ڕادەوەستین کە بەهۆی خاوی کارەکانیانەوە ئەوە هاوکاریەکی کەمی ئێمەی کردووە لەسەر ماڵەکە ڕاوەستاوە چەندی زووتر ئیشەکەی ئێمە ڕای بکە ئێمە زووتر کارکەی بۆ تاو دەکەین و تا یعنی بە هەمووی هەندێک ماڵ هەیە هەتا ئەشیاکانی خۆی وەکوورەی نفوس و ئەو شتانە ڕێک دەخاتن جاری وایە نیو سەعات زیاتر لە نیو سەعاتی پێچووە یعنی لە پێش دەرگەی ماڵێک ڕاوەستای